خۆم بە پێی خۆشحاڵ دەزانم کەوا لە یەکەم ئەڵقەی بەرنامەی بەخشین بە ئێوەی بەڕێز و 11 ساڵ لەو مەوبەر و لە 15 فلزەیرانی ساڵی 2009 لەژێر دروشمی ببەخشن تا بەخشین بەردەوام بێت. یەکەم بەرنامەی بەخشین دەستی پێکرد. لەو کاتەشەوە تا ئێستا پەیام لە پاڵپشتی دەستگای خێرخوازی بەخشین بەردەوامە. بەرپرسی دەستگای خێرخوازی بەخشینیش ڕۆڵی کەناڵی ئاسمانی پەیام بەرز دەنرخێنێت. کەناڵی ئاسمانی پەیام دیارە لە کات و زروفێکی زۆر هەستیار و ناسکە چەکەرەی کردووە هاتە بەرهەم کە شەرەفی ئەوەی پێ بڕاکە یەکەم کەناڵێکی ئیسلامی کوردی بێ کە بێتە ئاراوە بۆیە هەر لە سەرەتاوە جێگەی ئومێد و دڵ و دڵخوازی خەڵکی بووە و هەتا ئەم ڕۆژش کە هاتووە سوپاس بەخوای گەورە پەیامتوانیوێتی خاوەنی پەیامێکی تایبەتی بێ بە خەلفێتێک و بە باگراوندێکی ئیسلامی و مسلمانانەوە کەناڵێک کە بەناو ئیسلامی بێ بەڵام لە هەموو بوارەکاندا خەڵک لە هەموو جۆرە خەڵکەکان قسەی تێدا هەبێ لە هەموو جۆرە فکر و ئایدیاکان قسەی خۆیان هەبێ و ڕای خۆیانی تیا پەخشکەنەوە ئەمە یەکێکە لە نهێنیەکانی سەرکەوتنی ئەم کەناڵە. لە هەرێمێکی 5 ملیۆنی کە سەرخان و ژێرخانەکەی داهاتە بەڵام بەهۆی نەبوونی دادگەری و ویژدان لە لای دەسەڵاتدارانەکەی دەیان هەزار کەس بە دەست هەژاریەکی تااقەت پڕوکێنەوە دەناڵێن و جاری وا هەیە بە چەند ڕۆژێک پارویەک نانیان دەست ناکەوێت بیخۆن. هەر بۆیە بەرپرسانی کەناڵی ئاسمانی پەیام بە ئەرکی سەرشانی خۆیانی زانی کەلا لەو چین و توێژە هەژارەی کۆمەڵگا بکەنەوە. هەر بۆیە 11 ساڵ بەخشین فرمێسک و گریان بۆ دڵخۆشی و پێکەنین دەگۆڕێت. لە هەموو بەرنمەیەکدا فرمێسکی پێشکەشکار و تیمی بەخشین تێکەڵ بە فرمێسک و ئێژ و ژانی ماڵە هەژارەکان دەبێت کە ئەمەش بەهۆی شاشەی پەیامەوە خێرخوازان ئازاری هەژارانیان بینیوە و بۆ دڵخۆشی گۆڕیویانە. دیارە ڕۆڵی کەناڵی ئاسمانی پەیام لە زۆر لایەکەوە بۆ لە زۆر ڕووە بووە. یەکێکیش لەوانە کە بەرنامەی بەخشین سەرەتا بەرنمەیەک بوو تورسکەی هیوا و ئاواتی هەژاران لێوە سەری هەڵدا و پەخەژڕوو بەنێو کوچە کۆڵانەکانی هەرێمی کوردستان و دەنگی خەڵکانێکی هەژار گەیشتە دەرەوەی هەرێمی کوردستان کوردانی تاراوگا. بۆیە مەوایەک چرایەک ڕووناکیەک بۆ منداڵانی بێباوک و هەژاران لە کەناڵی ئاسمانی پەیام سەری هەڵدا و بۆ مایەی دڵخۆشی هەژاران و سایە و سێبەریان. تا ئەم ساتە وەختا بە هەزاران منداڵی بێباوک و هەژار و نەدار لە ڕێگەی کەناڵی ئاسمانی پەیامەوە کە بەرنامەی بەخشینی تا پەخش دەکات سایە و سێبەریان بۆ پیا بوو خاوەن پێداویست تایبەتەکان دڵیان خۆش بوو مەوا بۆ هەزاران خەڵک گەڕایەوە. بۆی من لێرەوە پێشنیارم هەیە بۆ بەڕێوەبەر و تۆڕی میدیایی کۆمەڵ زیاتر برەو بە ڕاگەاندن بدەن زیاتر هەوڵ بن خەڵکانێک هۆگری ئەم کەناڵە بن چ ڕووی پەروەردەییەوە چ ڕووی سیاسیەوە چ ڕووی کۆمەڵایەتیەوە بۆ ئەوەی خەڵکانێک چۆن بەرنامەی بەخشینیان بە دەرفەت زانی لێوە هاوکاریەکانیان گەیاندە خەڵکانێکی هەژار و نەدار تا ئێسش بەردەوامە ئومێد دەکەین لە ڕووی سیاسی لە ڕووی کۆمەڵایەتی لە ڕووی پەروەردەییەوە زیاتر خەمخۆری بنوێنن زیاتر دەستکراوە بن. بەرنامەی بەخشین کە لە کەناڵی ئاسمانی پەیامەوە دەستی پێکردووە و ئێستا بووە بە دەستگای خێرخوازی بەخشین لە 11 ساڵی تەمەنی خزمەتکردنی خۆیدا بە هاوکاری خێرومەندان و دەوڵەمەندانی ناوخۆ و دەرەوەی هەرێمی کوردستان زیاتر لە 30 میلیارد دیناری بۆ کارە خێرخوازیەکانی خەرج کردووە و لە ئێستاشدا مێژوویەکی پڕشاناسی و درەوشاوەی بە کەناڵی ئاسمانی پەیام بەخشیوە. ئەردەڵا محەممەد کەناڵی ئاسمانی پەیام سلەیمانی.